دەمەوێت ئینەکە تەوەری پرسیارەکان دیاریکەین ئایا لەبارەی مەوزوعی ناسنامە و کولتورەوە بێ یا لەبارەی مۆراڵەوە. ئەگەر پرسیارەکان لە چوارچێوەی کولتور و ناسنامەی نەتەوەییوانە بێ لەوانەیە باشتر بێت وابزانم. مەسەلەی کەلتوری و فەرەنجەکان سەرچاوەکەی مەسەلەی نەتەوەی و ئاینە کە لەسەر منداڵ بە تایبەتی لە دەڕۆی وڵاتە کاریگەریە لە ناو خێزان و لە دەرەوەش ئەمە بۆتە هۆی کەمێک گرفت بۆ هەم دایک و باوکەکان هەم بۆ منداڵەکانیش. جا زۆرێک ئەمە دەجێڕنەوە تەنیا بۆ کەلتور یا فەرهەنگ، من بەڵام پێم وایە نەتەوە و مەسەلەی ئاین زۆر کاریگەریان لەسەر فەرهەنگ و کەلتورەکانەیە. ناتوانێت مەسەن دایک و باوک بڵێ من لەسەر مەسەلە ئاینەکە هەر دەتوانم پەیڕەوی ئاینی خۆم بکەم بەڵام فەرهەنگەکان بگۆڕم. من ئەوە بڕێک بە زەحمەت دەبینم کە تۆ فەرهەنگێکت هەبێ دوور لە فەرهەنگی ئاینەکەت بێت. هەموو فەرهەنگەکان بە گشتی دەتوانم بڵێم بەرهەمی ئاینەکان و نەتەوەکانە. هەز دەکەم زۆر گرفتێکی گەورەیە بە مەسەلەی کەلتور و فەرهەنگ، هەم لە ناوەی ماڵ بە تایبەتی خۆش لە زنجیرەی کۆڕەکان باست کرد کێشەکان، بە تایبەت نمونەی ئەڵمانیا تێناوە ئەو منداڵانەی لە ئەڵمانیا کە لەگەڵ دایک و باوکان کێشانەیە باست کردووە. بەم باسی کە کردەوە دەزانم ئەوە فعلەن کێشاینەکەیە، کێشە هەرە سەختەکەیە کە بۆ مانی خێزانەکان دروست دەبێت بە نسبەت منداڵەکانیانەوە. کێشەیەکی شەلای حەتەن منداڵەکە کێشەیەکی گەورە دەبێت. خۆی کێشەی ئاین لەوێوە پەیدا دەبێ کە کێ باسی ئاینمان بۆ دەکە. مشکلەوەیە ئەوانەی کە ئێستا باسی ئاین دەکەن ئەوانە نین بەڕاستی کە شارەزاییان لە ئاینە هەیە یا لە زانستە شەرعیەکانە هەیە یا ئەوەی کە هەیە. جگە لەوە گەر هەشیان بێت ینی بە ئاراستەیەک تەوزیفی دەکەن کە ئاراستەیەکە و ئایدۆلۆژیایەکی لە پشتە و ئەو پەیوەندیە ئەو بیرکردنەوەیە کە وەکو بڵێ دایما ئیسلام بەرامبەر بە غەرب ڕادەگرێ، وەکو ینی زیاتر لە ڕێگەی ئاینەکەەوە بەرگری لەو مۆراڵە ڕۆژهەڵاتیەکە دەکە. من بۆ تاکی کورت پێم وایە دەبێ ینی وەکو بڵێ حسابی ئەوە بکە ئەو خێزانەکە و ئاین بۆ نمونە کەس ناڵێ بە منداڵەکە مسلمان بە یا تۆ مسلمانی بە ئاینێکی تر ئاینێوانی تر وەرگرە و پێویستیش ناکات، بەڵام دەبێ بە وردیەوە جیا بکرێتەوە کە مەوزوعی ئاین لەگەڵ مۆراڵ جیاوازە. ینی ئاین شتێکە دەکەوێتە ناو کولتورەوە، بەڵام ئاین کە لەگەڵ مۆراڵە تێکەڵ دەبێ ئاراستەیەکی ئایدۆلۆژی وەردەگرێت. ئێسا جەنگەی بینی ڕۆژاوە ڕۆژ هەڵات لە ڕاستیا و جەنگی دوو مۆراڵەوە وازەح جەنگی دوو مۆراڵە، ینی جەنگی ئاینەکان نییە. بۆ نمونە مەسیحەیەکی ڕۆژهەڵاتی تەنان جوولەکەیەکی ڕۆژهەڵاتی لەگەڵ جوولەکەیەکی ڕۆژئاوایی لە ناو ئیسرائیلات ینی مۆراڵەکانیان جیاوازە. وەک کێشە هەیە، هەر کێشەیە لە بین ئەم دوو مۆراڵە. بۆ نمونە جوولەکەیەکی عەرەب یا جوولەکەیەکی فارس یا کورد یا شەرقی عمومەن لەگەڵ جوولەکەیەکی ڕووسی یا بۆ نمونە جوولەکەیەکی ئەڵمان، ئەمانە مۆراڵەکەیان جیاوازە، ڕاستە ئاینەکەیان کە بەس دوو مۆراڵی جیاوازیان هەیە. و کێشەکە ئەوەیە کاتێک کە ئاین تێکەڵ بە مۆراڵ دەکرێت، ینی کە ئاین تێکەڵ بە مۆراڵ کرا و کاتە و کێشە دروست دەبێت. ینی وەکو بڵێ لە کاتێک کە ئاین بەڕاستی خۆی سەر بە کولتورە سەر بە مۆراڵ نییە، بەڵام ئەوانەی تەفسیر دەکەن تەفسیرێکی مۆراڵی بۆ دەکەن. ینی بە جۆرێکی تر ئەگەر بڵێم ئاین شتێکە، شەریعەت مەزەب شتێکی ترە. وەمان دەزانین لە دوای 200 ساڵەوە کە بەل لەوەی مەزەبەکان دروست بێ ئەسەن بیرکردنەوەیەکە بۆ بە ناوی مۆعتەزیلە. مۆعتەزیلە ئەگەر ینی نزیکترن لە سەردەمی لەو سەردەمی یەکەمەوە، بەڵام مۆعتەزیلە ئێستا بە کافر دەزانێن. لە کاتێکا مۆعتەزیلە ینی وەکو بڵێ لێکدانەوەیەکان بۆ دین هەبووە بەل لەوەی کە مەزەبەکان دروست بێت. ینی ئەگەر حسابی نزیکی بکەی مۆعتەزیلە وەکو زەمن نزیکترن لە سەردەمی یەکەمەوە هەتا ئەوانەی کە مەزەبەکان دادنێن. ینی
مەذهب لەگەڵ دروستبوونی دەسەڵات و خەلافەت و جێگیربوونی وەکو دەوڵەت یاسایەک پێویست بوو لەوێەوە مەذهب دروست دەبێت لە ڕاستیە و مەذهب دەبێتە قانونی ڕسمی دەوڵەت و لێرەوە ئێمە کاتێک کە یعنی مەذهبیانە بیر لە ئاین دەکەینەوە فعلەن کێشەمان بۆ دروست دەبێت کێشەکە ینی مۆراڵە چونکە مەذهب مۆراڵەکەش دادەمەزرێنێ لەگەڵ خۆیان مەذهب قانون دادەنێ بۆ هەموو شتەکان کە هەیە ینی مەذهب خۆی داڕێژەری قانونی دەوڵەتی خەلافەت بۆ لەو سەردەما و وەکو بڵێ نظامێکە بۆ ئەوەی ئیسلامی یەکەم تەقلید بکرێتەوە و ئیسلامی سەردەمی یەکەم و لەم ئیسلامی سەردەمی یەکەمیش کە تەقلید دەکرێتەوە تەنها ما بقى من الإسلام إلا رسم يعني تنرى رسم كدمينته يعني أو كنا وروككيا جدميني ولا برا برا لين شريعة آين لا اشتكي الروحية وبرا اشتكي دنياي دبا يعني وهل يشوى كالشرع ما ملا لقى روالة كان لك يعني ناتواني ما ملا لقى ناوي كسكانك وآین دروست ربطی بەناوی ئینسانەوە هەیە ئەو شوێنەی کە خۆی پێی دەزانێت لەگەڵ خوا وەلەو پەیوەندی بینی ئینسان و خوا لەو بەینا ئاین دێتارەوە موشکیلەکە لێرە چۆنە منداڵەکانمان لە کێ ئاین وەردەگرن ئایا بۆ نمونە لە بیرکردنەوەیەکی کوردی وەکو بیرکردنەوەکەی ئەحمەدی مفتیزادەوە ئاین وەردەگرێت کە پێی وایە لەسەر ئەم کوڕی عەرزا کافر نییە یعنی هیچ ئەو تاقیگەیە نییە کە ئێمە بۆمان ساغ کاتەوە تا ئەم تاکە پیایە تێپەڕێ کافر و موسڵمان جیا کاتەوە و ئەو زەمینەیە بۆ ئەوە نییە و هیچ حوجەتێکت نییە تۆ بۆ ئەوەی بە کەسێک بڵێ کافر یا بۆ نمونە بۆ چوونیان پیاوە ئاوایە لە ناو هەموو ئینسانێکا کوفر و ئیمان هەیە و ئەم پیاوە پێی وایە کوفر یعنی پۆشین و فعلەن ئەگەر کە دەچیتەوە بۆ وشەکە لە عەرەبیا دەچی بە دوایە کوفر بە مانای پۆشین دێ پۆشینی ڕاستی ئەڵێ دەکرێت کەسێک ینی بە بیر و باوەڕ موسڵمان بێ بەڵام لە ژیانی ڕۆژانە ئەو ڕاستیەی کە دەبینێ بیپۆشێ لەبەر مەسلحەتێکی خۆی ئەڵێ ئەوە لەو شوێنە ئەو فعلەن ئەو هێزی کوفرە ینی هێزی حەقیقەت پۆشینە لە ناویە کار دەکات لەلایەکی ترەوە دەکرێت کەسێک بە بیر و ئەعتیقادات ینی موسڵمان نەبێت بەڵام حەقیقەت دەبینێ پێی گەشت دەبێتەوە حەقیقەت دەبینێ ئەگەر لەسەر ئەساسی لەسەر حسابی مەساڵحی خۆشی بێ لەگەڵایەتی ئەڵێ ئەمەیان کە لەم کەسایەوە هێزی ئیمانە و هێزی ئیمان لەگەڵ هێزی کوفر ینی پۆش هێزە و هێزەی کە حەقیقەت پۆشە لەگەڵەوە هێزەی کە حەقیقەت ئاشکراکەرە لەگەڵ حەقیقەتایە ئەمە دوو هێزن لە ناو ئینسانە بەردەوام ئیش دەکەن تا نمونەیەک دێنێتەوە دەڵێ ئەگەر پیاوێکی بۆ نمونە موسڵمان لەبەر ئەوەی مۆزوعی دەسەڵات لە ناو عایلەی کوردیە لە لای پیاوە ئەگەر ژنەکەشی ڕاستیەک بڵێ ڕاستیەکە ینی دژی ڕاستیەکە دەبێتەوە لەویا ئەو کە دژی دەبێتەوە لەبەر ئەوەی دەسەڵاتەکەی پارێزی ئەوە کوفرەکە لەناو ئەوە حکمێوی کردووە ئەم بۆچوونە کە پێی وایە ئیمکانی ئەوە نییە ئێمە کافرێک دیاریکەین بڵێن ئەمە بە تەواوەتی کافرە چونکە بەردەوام حەقیقەتەکە دەپۆشێ و عەمدەن حەقیقەتەکە دەپۆشێ و بە ئیرادە بە ویستی خۆی بە بیر و باوەڕی خۆی حەقیقەت پۆشە لەگەڵ موسڵمانێک کە بە بیر و بەوەی کە هەیەی بە ئیرادەی خۆی حەقیقەت ئاشکراکەرەوە لەگەڵ حەقیقەتایە دەیەوێت حەقەت ئاشکرا بێت لەگەڵ بۆچوونێک کە پێی وایە مادام ئەوانی تر لەسەر ئاینەکەی ئێمە نین کافرن ئەمە ینی تەواو دوو بۆچوونی جیاوازە ینی بۆچوونێکی وەکووەکو ئەحمەدی مفتیزادە دەگیرێ تعزیب دەدرێ و خەریکی کاری سیاسیە لە ناو زیندانە دەگاتە و نەتیجەیە کە ئاسانە و بیرکردنەوە کە هەی بوو لەبارەی و سیاسەتەوە دەما هەڵەیەکی گەورە بوو کردی و سەید قوتوب لەلایەکی ترەوە سجن دەکرێ
وە پیاوێکە کە شاعرە هەستێکی شاعرانەی جوانی هەیە وە کتێبی ڕخنەی ئەدەبیەکەی دەخوێنیتەوە هەست دەکەی کەسێکی زۆر ئێتیمانی بە تاگور هەیە لە زۆرێک لە نمونونەکانە شاری تاگور دێنێتەوە وە پیاوێکی هەستناست و ینی ئەدیب و شاعر وانە بەڵام دواتر زیندان وای لێ دەکا کە ینی هەموو ئەوەی کە هەیە لە دەرەوەی ئەوەی کە ئەو بە مسلمانی دەزانێت کافر بێت و تەکفیرێکی گشتکۆیی دەکات ینی و هەموو ئەوەی کە هەیە ناوی دەنێ جاهلیەت هەردووکیشیان کاتێک کە دێن بە ئاەتەکان قسە دەکەن هەردووکیان بەڵگەی خۆیان هەیە بەزی ئەمە لە کامیان ئەمە پرسیارەکەیە لە کێ ئەم ئاینە وەردەگرێت وە کاتێک تۆ بەم بیرکردنەوە لێکدانەوە کوردیەوە بۆ ئیسلامیا لە ئەم لێکدانەوەی ئەحمەدی مفتیزادەوە یا بۆ نمونە سایدی نورسیەوە سەیری ئاین دەکەیت وە لە ئاینی ئیسلام ئاینەکەی خۆت تێدەگەیت تێگەیشتنەکە زۆر جیاوازە هەڵسوکەوتی تۆ لە بەرامبەر ئەوێ دیە کە مەسیحیە هەڵسوکەوتێکی ترە ئەمان هەڵسوکەوت نییە کە مسلمانێک کە پێی وایە هەر کەس مەسیحی بوو کافرە هەر بەوەی کە مەسیحیە کافرە هەڵسوکەوتەکە جیاوازە هەڵسوکەوتی جیاوازە فەرقەیە لە نێوان کەسێکە کە ئاوا سێری ئەم کەسەی بەرامبەری دەکا و کە مەسیحیە یا جوولەکەی یا بودیستە یا هەر ئاینێکی تری هەیە سەیری دەکا وەک کافر سێریکە لەگەڵەوەی کە وەک کافر سێری نەکە و لۆجیکی ئەو لۆجیکەی کە لە مێشکی ئەم منداڵایە ئەم گەنجە هەیە شتێکی ترە و جۆرێکی تر شتەکان دەبینێ لێرەوە لەسەرەوە وەستاوە منداڵەکانتان لە کێ بە کام تەفسیرین وەردەگرن وە کاتێک بە لێکدانەوەکەی سەلاحەدین بۆ ئاین ینی بیرکردنەوەی سەلاحەدین بۆ ئاین ئێمە ئاین وەردەگرین کێشە نامێنێ کێشەی ئایدۆلۆژی نامێنە لە نێوان ئاینەکانە و سەلاحەدین لە ڕێگەی ئەمەوە بەڕاستی ئەو کێشەیە حەل کرد ینی لای سەلاحەدین دکتۆرەکەی موسای کوڕی مەیمونە کە جوولەکەیە و ئەوەیە کە جەستەی خۆی دەخاتە ژێردەستی و ئەو لە ناو جەنگایە قائیدێکە باشە دەکرێت لە هەر لەحزەیەکە ئەم دکتۆرە ینی نەخۆشە ینی سەلاحەدین دەکرێت ئەم دکتۆرە لە هەر لەحزەیەکە بیکوژێت بەڵام لەبەر ئەوە سەلاحەدین سەیری ئەو ناکە لەبەر ئەوەی جوولەکەیە ئینسانێکی خراپە لەبەر ئەوەی جوولەکەی ئینسانێکی چاک نییە ووا سەیری دەکا کە ئەمە چاکە ئەگەر جوولەکەش بێت و متمانەی پێدەدا و ئەمە هەر لەگەڵ جوولەکە وانە لەگەڵ مەسیحەکانی شەوایە و ینی تەنانەت لە کاتی لەدایک بوونەکەی باوکی تووڕەیە چونکە لەو کاتایە کە لەدایک دەبنەرە و کاتەیە کە لە تکریت دەردەکرێن خزمەتکارێکیانەیە مەسیحیە باوکی دەڵێم کوڕم شومە چۆن شتی وا دەڵی کێت دەڵێم کوڕت نابێ بە سەرکردەیەکی باش ینی مەسیحیەک بەرگر لە مناڵیە بەرگری لە بەرامبەر باوکی سەلاحەدینە بەرگری لە سەلاحەدین دەکات و فکرەی تەسامحی دینی ئەسڵەن لە سەلاحەدینەوە دەگوازێتەوە بۆ ڕۆژاوە و پرسیارەکە بە پرسیاری ئاینەکان دەست پێ دەکات ئایا ئەم سێ ئاینە ئاینی موسایی و عیسایی و ئیسلام ئەم سێ ئاینایە هەرسێک کامیان ڕاستەکەیە و لە ئەساسەوە ئەسڵەن حکایەتێک هەیە دروست کراوە ینی حکایەتێکی وەکو حکایەتێکی شعبی لەوانەیە ئەسڵێکیشیە بێ ئەم حکایەتە کە لە یەکەم نووسین کە بە ئەوروپی دەنووسێ لە سەردەمی ڕەنسانسا کە ئەوەی دیکامێرۆنە بۆکاشیۆ ئەو حکایەتانە کە کۆی دەکاتەوە بە زمانی تۆسکانیەوە بزانم دەینووسێ کە خۆیان لە زمانی لاتین جیا دەکەنەوە لەگەڵ دانتی ئەلجێری کە کۆمێدیای لایەکەی دەنووسێ هەردووکیان باسی سەلاحەدین دەکەن دیکامێرۆن دوو چیرۆکی تایە کە باسی سەلاحەدین دەکە یەکێکیان چیرۆکێکە کە بە ناوی چیرۆکی ئەنگوستیلەکان بەناوبانگە و ئەم چیرۆکە دواتر یەکێک لە ڕابەرە
گرنگەکانی ڕۆشنگەری کە لە سنگە دەیکا بە شانۆنامەیەک شانۆنامەکە بە ناوی ناتانی دانایە و لە ناو شانۆنامەکە باسی پەیوەندی مەسیحی و مسلمان و ئیسلام دەکا و لێ سنگەم حکایەتەی هێناوە و نامەوە لێرە باسی بە درێژی باسی حکایەتەکە بکەم. جگە لەوە ئەم کتێبەی لە سنگ لە ئەڵمانیا لە خۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئەوانە وەکو کتێبێکی پەروەردەیی دەخوێندێت. و کانت پرسیارە گرنگەکەی لەو سەردەما دەکا کە پرسیارە گرنگەکەی لێ دەکرێت جواب دەداتەوە ڕۆشنگەری چییە و بەر لەو مندلسۆن جوابی پرسیارەکە دەداتەوە. گۆڤارێکە و پرسیارە دەنێرە پرسیارەکە لە سڵای قەشەیەکە لەبارەی ئاینەکان و تەسامحی ئاینیەوە و مندلسۆن کاتێ لە سنگ دەمرێت دەچێت بۆ ماڵیان بۆ سەرخۆشی کوڕەکەی دەبینێ بە کوڕەکەی دەڵێ باوکت کەسێکی گەورە بوو بەڵام باوکت ناتانی نووسی و مرد. یعنی باوکت بۆ ئەوە هاتە ناو دنیاوە کە ناتان بنووسێ، یعنی ئەو شانۆنامەیەکە لەسەر سەلاحەدینە. ئەلێرامانە بۆ باز دەکەم بۆ ئەوەی باز دەکەم کە ئێمە کاتێک بەم ڕوانگەیی سەلاحەدینەوە لە ئیسلام دەڕوانین وەک ئاینێکە هی ئێمەیە، ئێمە بیرکردنەوەمان بۆ مەسیحیەک و جوولەکەیەک و ئەوی تر جیاوازە لە کاسێکی عەرەب بۆ نمونە کە ئاینەکە بە هی خۆی دەزانێ و ڕەبتی کردووە بە ناسیۆنەکەیەوە و هەموو بەرگریەک لە ئاینەکە بەرگریە لە ناسیۆنەکەشی ئەلێرەوە کێشەکە دوو زەبێت. یعنی بەڵام بۆ کوردەکە ڕوانگەیەکی ترە و مامەڵەیەکی تر دروست دەبێت و ئەو تەسامحەدینیە تۆلەرانسە کە لە ئەساسەوە کورد لە کوردەوە ڕۆژ بۆ ئەوروپیەکان و ئەمە ئێمە لێرەوە دەتوانین ینی منداڵەکانمان بە پێی ئەو لێکدانەوە سەلاحەدینیە کوردیە کە تا ئێستاش هەر لە ناو لێکدانەوەی کوردی بۆ ئاین هەر ینی ئەمەی تایە مەگەر ئەوانەی کە لەژێر کاریگەری بۆ چوونەکانی ئەوانی ترا لێکدانەوە بۆ دین دەکەن و لە سەلاحەدینەوە بە مەولانا خالێدا تێ بپەڕە تا دەگەیتە ئەحمەدی موفتیزادە هەمان تەسەور هەیە. سعیدی نورسی، مستەفا زەڵمی، دکتۆر مستەفا زەڵمی، ئەوە گرنگە کێ بە چ گوتارێ مناڵەکانمان فێری ئاین دەکرێن و کاتێ تۆ دێیت منداڵەکەت کەسێکی کورد فێری ئاینی دەکا بەڵام بەو لێکدانەوە عەرەبیەی کە لە میسر و فلان و فیسار هێنابێتی ئەو کاتە فعلەن منداڵەکەت جەنگ دەکا بۆ عەرەبێک چونکە ئەو بەو شکڵە تەفسیری دینەکەی دەکا کە لە مەسلحەتی نەتەوەکەی خۆیان بێت. بەس کورد ئاینی بەو شێوازە تەفسیر نەکردووە کە سیاسیان بەکاری بێنە لە ناو مێژووشا بەکاری نێنە و سەلاحەدین بۆ هەبوو خەلافەت دروستکە و ئیستیغلالی ئەوە بکانی کرد. لەبەر ئەوە ئەسڵەن لەگەر لێکدانەوەیەکی باشە بێ بۆ لێکدانەوەی ڕافەیەکی باشە بێ بۆ ئاین بەدەر لەم تەعەسوبە کولتوریەی کە گروپێکی دیاریکراو هەیەتی پێم وایە من لێکدانەوە کوردیەکەی ئەوە لە ڕووی قوڵیشەوە بەڕاستی لێکدانەوە کوردیەکەی. بۆ نمونە کەسێک بیرکردنەوەی ئاینیەکەی لە ڕێگەی لێکدانەوەکەی کەسێک ناسری سوبحانیەوە وەربگرێ زۆر جیاوازە لەوەی کە لە ڕێگەی یوسف قەرزاویەوە وەری بگرێ، لە ڕێگەی محەممەد ساید ڕەمەزانی بوتیەوە وەری بگرێ زۆر جیاوازە لەوەی کە لە ڕێگەی بۆ نمونە محەممەد قوتبەوە وەری بگرێ. کێشەکە ئەلێرەیە منداڵەکان بەچی بە کام لێکدانەوە وەک کام ڕاڤە فێری ئاینەکەیان دەکرێن و من پێم وایە کوردانی تاراوگە دەبێ لەم شوێنەوە دەستکاری بکەن و چۆن لێکدانەوە عەرەبیەکە خۆی بە ئاین دەزانێت لێکدانەوە کوردیەکەش لێکدانەوە یەکێکە لە لێکدانەوەکان بۆ ئاین. لەبەرەوە بۆ نمونە منداڵەکانی ئێوە ئەوانەی حەزیان لە مەوزوعی دینە و دەیانەوێت لە ئاینەکە تێبگەن با لە ڕێگەی ئەحمەدی موفتیزادەوە تێبگەن
بۆچی چونکە فعلەن لە ڕێگەی ئەوەوە کە لە ئاین تێدەگات لەسەر ئەساسی دوژمنایەتی ئاین دروست ناکات لەسەر ئەساسی ئەوەی کە هەموو دنیا بکەیتە دوژمن لەسەر ئەساسی خۆشەویستی یانی تەفسیری دین دەکات و بە پێچەوانەی سێد قوتبەوە کە لەسەر ئەساسی دوژمنایەتی تەفسیری ئاینە دەکات و لێرەوە تۆ هەموو شتێکی دەرەوەی خۆت دەبێت کافر کەی بیکەیتە دوژمن تاوەکو بە ینی بیرکردنەوە دینیەکەتی لەسەر دامەزرێنی بەڵام کەسێکی وەکو ئەحمەدی موفتیزادە لەسەر ئەساسی خۆشەویستی و چاکە ئەمەدا دەمەزرێنی ئاڵێ من چۆن بتوانم بە گاندی بڵێم کەسێکی کافر یا بە گیڤارا بڵێم کەسێکی کافر لە کاتێکە ئەم پیاوانە ئینسانی چاک بوون و لەسەر ئەساسی چاکە بیر دەکاتەوە کێ چاکە و ئەگەر دینیش دین بێ بەڕاستی دەبێ لەسەر ئەساسی چاکە و شتەکان لەسەر ئەساسی چاکە بێت خوا سەرچاوەی چاکەیە چاوگەی هەموو چاکەیەکە لە گردون و لە ناو ئینسان و لە ناو وە گەڕانەوە بۆ ئەم چاکەیە لە ڕاستیە گەڕانەوەی ڕاستەقینەیە بۆ سەرچاوە ئاینیەکە ئەگەر ئاین عیبارەت بێ لەو نەریتەی کە پەیوەندی نێوان ئینسان و خوارێک دەخات لەبەرەوە کاتێک ئەلێرەوە منداڵەکە ئاینەکەی خۆی وەردەگرێ و بەم تەفسیرە وەریدەگرێ و کاتە ئەو کێشەیە نامێنێ لەبەرەوە منداڵەکان دەبێ بیرکەنەوە لە کوێوە فێری ئاین دەکرێن کێ فێریان دەکات وەوەی فێریان دەکات بە چ گوتارێک فێریان دەکات بە چ لێکدانەوەیەک فێریان دەکات هەر دەکرێ من بە لێکدانەوەیەکی ئاین تۆ داعش دروستکەی دەکرێ متەسەویفێکیش دروستکەی کە ینی بیرکردنەوەی لە ئاین و لە دنیا لەسەر ئەساسی خۆشەویستی و چاکەیە لەبەرەوە وەستاوەتەوە سەر ئەوەی ئەو ژینگەیە کە ئاینەکەی تیا وەردەگرێ لە کێی وەردەگرێ ئەوە بۆ ئەوەی کوردەکان لەوێ فعلەن ئەو بیرکردنەوە لێکدانەوە کوردیە بۆ ئاین وەرگرن دەبێ ئەو منداڵانەیان کە دەچنە مزگەوتێک یا شوێنێک ئەو کەسەی کە پەروەردەیان دەکات بیرکردنەوەکەی لێکدانەکەی ڕاوەکەی سەرچاوە لە ڕاوە کوردیەکەوە بۆ ئیسلام وەرگرێت ئەمە هەم سازە لەگەڵ تەبیعەت بەڵێ سیارنیە لە ڕاستی هەر هەندێک شتی نامەنتقی و نامەعقولی تێدایە ئەو وەسفەی تازە بیستم یعنی ئەوەلەن ئەتوش کە وەسفی دەکەی یعنی چی دەتوێ برەی خەڵک بە ئایدۆلۆژیا وەسفی دین دەکات بەس من بە حەقیقی و بەبێ ئایدۆلۆژیا وەسفی دەکەم حتمما ئەو وەسفی کە تۆ دەیکەی یان ئەو جێرانەوەی کە تۆ دەکەی ئەوش ئایدۆلۆژیا یعنی ناتوانین لێی دەرچین هەر کەسێک بیجێڕێتەوە هەر ئایدۆلۆژیا لێ پشتە دوای ئەوە بڵێن ئەمە بە خۆشەویستی دەیکا ئەمە بە شەڕ و ئەوە دێک یعنی تاریخەکە خۆی شەڕی تێدایە یعنی ناواقعیە تۆ بەس لایەنێکی پەمەیی و پەپولانی و هینی وەرگری کاتەکە تاریخەکە وایە بریتیە لە شەڕ سەربڕین ئەم شتانەی هەموو تێدایە لە بینی قەوم لە بینی دین ئەمە حقیقەتە بەوە ناکرێت تۆ چارێکی وەرگری کە بڵێ ئەمە دینەکەی یان ئەمە حقیقەتە یان ئەمە تاریخە دوای ئەوە ئەم کورد و عەرەب ئەمە شتێکی زۆر ناسیۆنالیستی و پوچ یعنی زۆر بێمەعنایە زۆر یعنی مەسەلەن مفتی زادە و ئەی مەلاکرێکار خۆ مەلاکرێکارش کوردە دوای یان دەیان نمونەی بۆ بێنمەوە لە مەغریب و جەزائیر و لە زۆر شوێن کە ئەمانیش میان ڕەون و لە ناو کوردیش تونڕەو هەیە و ئەم شتانە نازانم زۆر بەڕاستی تەسەڕم نەدەکرد لە کەسێکی وەک تۆدا لە ئاستێکی ئاوە لە کۆبوونەوەکی ئاوادا ئەم قسە بێمەعنایە نەبکرێن هەڵی منطقی زۆر تێدایە بەداخۆ یعنی هەر دەمیست هەڵە منطقیەکان چییە براکەم کاگاوێر هەڵە منطقیەکان چییە؟ ئەوانەی بکە ئەوەی لاقەی بە منطقەوە نیە ئەوەی وتت براکەم ئەوە هیچ ڕەبتێکی بە منطقەوە نییە منطق لە ئاستی فەلسەفە ئەوانە وەکو
يعني ئەوە هەر زۆر ئاسانە مەلاکرێکار زۆر ئاسانە مەلاکرێکار کووردە بەڵام هەموو خۆشی تاکید لەسەرەوە دەکاتەوە کە ئەو عەسەن ینی بیرکردنەوەیکی سەید قوتوبیانەی هەیە باشە و بیرکردنەوەی ئەو سەرچاوە لە بیرکردنەوەکانی سەید قوتب بەوە دەگرێت و ئەوە ناشارێتەوە و کێشەی گەورەشە بووە کێشەی ئەزانی چۆنە ئەوانەی بۆ نمونە سەلەفیەکان بیرکردنەوەیان سەرچاوی لە چیەوە دەگرێت لەو گوتارە سەلەفیەی کە لە سعودیەوە هاتووە فلان بیرکردنەوەی سەرچاوە لە کێوە دەگرێت لە ئیخوانەوە و منەزەرەکانی ئیخوان و وانەی کە تەفسیرێکی مۆدێرنیان بۆ ئیسلام کرد باشە و ئەمانە کاتێک کە ئەو بەو بیرکردنەوەیەوە هیچ دەکا با سەد کورد بێت ئەو بیرکردنەوەکەی لێکدانەوەکەی بۆ ئیسلام لێکدانەوەیەکی کە لەوێوە هاتووە و هەر میلەتێک هەر لە ناو دنیا ئەمە و مەزەبەت چیە دروست بووە شیعە و سونە بۆ دروست بوون یعنی ئایینێک کە سەرەتا پەیدا دەبێت دواتر ئەو میلەتانە هەر یەکەیان با شێوازی خۆی لێکدانەوەی بۆ دەکا و تەفسیری بۆ دەکا و هەر یەکە لەسەر ئەساسی ئەو تەبیعەتەی خۆی تەفسیرەکەی بۆ دەکا و ئەوەی کە ئایینە ئێستا لە ناو کۆمەلگا ئیش دەکا ئەسڵەن ئاینەکەی یەکەم جار نییە کە پەیدا بووە لێکدانەوەیە بۆ ئەو ئاینە تەفسیرەکانی ئەو ئاینەیە خەڵک بە مەزەب موسڵمانە مەزەبیش دانانی میتۆدێکە بۆ لەنجانی ئەحکامی شەرعی لە چی لە یەکێک لە مەرجەعەکانی قورئانە سونەتە لە پاڵەویشە عاداتی کۆمەڵایەتی یەکێکە لە مەرجەعەکان دەبەرەوە نالۆجیکیە یانی چی لە ناو قورئانە ئەوەی بۆ نمونە من کەسێکی ئایندارم و ئاین لەبێوە لەگەڵ ئاینام چونکە ئەزانم ئاین لە چاکەوە باسی چاکە دەکا باسی خۆشەویستی دەکا باسی عەدالەت دەکا باسی ئەمانە دەکا ئەو کاتە کە دەچم من سەرچاوەکانی ئاینەکە دەخوێنمەوە من ئاوا دەیبینم لەوێوە دەیبینم تەنانەت جەنگەکانیش جەنگی بەدر و ئوحود و فلان و ئەمانەی کە هەن لێکدانەوە بۆ جەنگەکان ئەم جەنگە بۆ کراوە زۆر جیاوازە لەوەی کە بۆ نمونە کەسێکی وەکو ناسی سوبحانی لێکدانەوەکە بکە یا سعیدی نورسی بیکە یا ئەحمەدی مفتیزادە بیکە لەگەڵ ئەوەی کە سەید قوتب بیکات و من نامەوێ بەڕاستی بچمەنە ئەم بابەتانە بەس ئەمە واقعە جیاوازە معالمەکەی سەید بخوێنەرەوە لەگەڵ کتێبەکانی وەرە بەراوردێ بکە لە بینی ئەو دوانە ئەمە بە تەواوەتی دەبینی و ئەو لێکدانەوەی بۆ نمونە عەلی عەزەت بیگۆڤی جێیەتی بۆ ئیسلام هەر تەواو جیاوازە ینی بنەماکانی جیاوازە بنەمای لێکدانەوەکە جیاوازە تێکستەکە ئەمان تێکست ئەوی ژایەت دێنێتەوە وەکو ئەوی تر بەس لێکدانەوەی بۆ ئایەتەکە جیاوازە و ینی محەممەد ئیقباڵ لێکدانەوەی تەجدیدی فکری دینی محەممەد ئیقباڵ بیرکردنەوەی ئەم پیاوەت کە هندیە باشە پاکستانیە و ئەو دەوری هەبووە لە جاکردنەوەی پاکستان لە هندستان باشە ئەم پیاوە لێکدانەوەی تەواو جیاوازە و ئەم پیاوە کەسێکی هندیە تەواو باشە کەسێکە ڕوانگەی جیاوازە کەسێکە بیرکردنەوەی لەگەڵ تاگورا یەک دەگرێتەوە چۆن جیاواز نیامانە مەوزوعەکە تێکز نییە مەوزوع تێکز یەک دنیا تەویل هەڵدەگرێت جەنگەکان کە کراون بە نسبەتی ئەحمەدی مفتیزادەوە جەنگی بەرگرین و بۆی نییە موسڵمان هێرش بکاتە سەرەوی تر دەبێت لە حاڵەتی بەرگریە بچێتە ناو جەنگەوە بەڵام بۆ ئەوانی تر دەبێت بە شمشێر بچێوانی تر موسڵمان کەیت و ئەمە کۆی تێکستەکە کۆی ئەو نەسەی کە هەیە دەقەی کە هەیە لێکدانەوە ئەو بنەمایە بۆ لێکدانەوەکە شمولی هەمووی دەکا ئەو دەبێت بێت لێکدانەوە بۆ هەموو حاڵەتەکان بکە لەبەرەوە براکەم ئاوان ناکرێت دەکرێت بچی خۆت ئەمانە بەراوردکەی ئاوا ناکری هەر لە خۆتەوە قسە بکەی بڵێ ئەمە ئاوا ئەو ئاوا ئەمە لۆجیکی تیانی و ئەوە ناکری ئاوا بێت
ومنە لە خۆم بۆ قسە ناکەم من لە دەرەنجامی لێکۆڵینەوە دراسە ینی شیکردنەوەی بیرکردنەوەی ئەمانەی کە لێکدانەوەیان بۆ ئاین کردووە و ئەمە لەبێشەوە ناڵێم کە من ناسیۆنالیستم من کوردم و نازانم دژی عەرەب و ئەوانە من دەڵێم لێکدانەوەی پاکستانی بۆ ئاین جیاوازە لە لێکدانەوەی بۆ نمونە میسری بۆ ئاین لە لێکدانەوەی خەلیجی بۆ ئاین هەر هەمان ئاینشە لە لێکدانەوەی ئێرانی بۆ ئاین لە لێکدانەوەی کەسێکی وەکو عەلی عەزەت بیگۆڤیچ کە خەڵکی بۆسنیایە باشە یا لێکدانەوەی بۆ نمونە کەسێکی وەکو ڕۆژە گارودی کە فەڕەنسیە یا گوێنین کە فەڕەنسیە بۆ ئیسلام ئەمانە جیاوازن لێکدانەوەی جیاوازن و ئەمە عیلاقەی تۆ بە هەر جۆرێک تێکستەکە تەفسیری کەی لێکی بیتەوە بە پێی ئەساسێک گیانبینیەک لێکی دەدەیتەوە لەبەرەوە کۆمەڵێ تەفسیری جیاواز دروست دەبێ بۆ هەمان تێکست و خەڵکەکەش ناگەڕێتەوە پێویستی بەوەی ئەم تێکستەی بۆ تەفسیر بکرێ ئەو کاتە مامەڵێ لەگەڵ تەفسیرەکان دەکات کە مامەڵەی لەگەڵ تەفسیرەکان کرد ئاین لە ڕێگەی تەفسیرەکانەوە وەردەگری ئەو یعنی خەڵک ناچێ خۆی فێری عەرەبی بکا و خۆی مانووکا و تا بزانێ ئەمە چییە ئەو شتێکی دەوێت بۆی حازر کرابێت و تەفسیر بۆ کرابێت لەبەرەوە ئەمە ململانەی ئەمە تەفسیرە جیاوازەکانە بۆ هەمان تێکست بۆ یعنی ئەوەی کە تۆ تێکستەکە سەنەدە و ئەم سەنەدە تۆ تەفسیری دەکەیت لێکدانەوەی بۆ دەکەیت لێکدانەوەکان بنەمای لێکدانەوەکان ئەو عەقڵی کە لێکدانەوەکەی بۆ دەکات جیاوازن لەبەرەوە کۆمەڵێ تەفسیری جیاواز دروست دەبێت واگەروانە بواە ئەمە و مەزەبە جیاوازە دروست نەدەبوو ئەو هەموو تەفسیرە جیاوازە دروست نەدەبوو بۆ ئیسلام هەر لە سەردەمی مۆدێرنا کۆمەڵێ تەفسیری جیاوازت هەیە من وەکو لێکۆڵەرێک قسە دەکەم ئەمە تەفسیرە و من دەڵێم ساسترین تەفسیری بۆ ئێمە تەفسیری ئیسلام بۆ ئێمە ئەوەیە کە خۆمان کردومانە ئەمە بۆچی چونکە ئەو عەقڵەی کە تەم تەفسیرە دەکات لەگەڵ عەقڵی ئێمە سازە من باسی باشی تەفسیر و کامیان ڕاستە هەموویان غەڵەتن و هەمووشیان ڕاستن ناتوانی بڵێ کامیان ڕاستە کامیان غەڵەتە ئەمە تەفسیرە و تەفسیر مطابق نییە لەگەڵ تێکستەکە تەفسیر لێکدانەوەی تێکستە لەبەرەوە بە هیوام شتەکەم گەیشت بێ و لەوە ئەوە ڕوون بێ کە مەبەستم چییە و من باسیەوەم نەکە ئایدۆلۆژیست نیم و ناشمەوە ئایدۆلۆژیست بم من دراسە دەکەم لێکۆڵینەوە دەکەم و ئەمەی کە دەڵێم ئەمانە جیاوازە لە خۆمەوە نایڵێم لە دەرەنجامی لێکۆڵینەوە دێڵێم و من پێم وایە بۆ نمونە تەفسیرە لێکدانەوە کوردیەکە لێکدانەوەی عەرەبی بۆ عەرەب باشە لێکدانەوەی پاکستانی بۆ پاکستانیەک باشە لێکدانەوەی هیندیەک بۆ هیندی باشە لێکدانەوەی کوردێکیش بۆ خۆی باشە و ئێمە ئەم خۆ بەکەم زانینە کە ئێمە ناتوانین تەفسیری قورئان بکەین یا هیچ تەفسیرێکمان نییە بۆ قورئان ئەمە ئەفسانەیەکە لە مێشکی خۆمانە دروستمان کردووە بۆ تۆ لە مەلای گەورەوە مفەسیری عەبدولکەریمی مدەڕسەوە باشە مفەسیری گەورەت هەیە و کە ئیسلامیان لێک داوەتەوە ڕۆشنیان کردوێتەوە بۆ خەڵک هەتا دەگاتە ئەحمەدی موسیزادە هەتا دەگاتە مستەفا زەڵمی و هەتا دەگاتە سعیدی نورسی سعیدی نورسی تورک تەفسیرەکەی دەی تورکێنە و اینجا گروپێکی سیاسی لێ دروست دەکات باشە من ئەمە دەڵێم من کێشەشم لەگەڵ ببوورە کێشەشم هەر لەگەڵ ئیسلامی سیاسیە لە ڕاستیا کێشەکە لەوێوەیە کە کێشە نییە لەگەڵ دینە من کێشەم لەگەڵ دینە نییە من کێشەم لەگەڵ تەفسیرەکانی دینایە چونکە ئەوەی کە ئیش دەکات لە ناو کۆمەلگا تەفسیرەکانی داینن ئاین خۆی نییە تێکست ئاینیەکان نین خۆیان وەکو خۆیان تەفسیری ئەم تێکستانەیە و لێرەوەیە کێشەکە ئەوەیە من لێکدان مستەفا زەڵمیم هەیە
ناصری سوبحانیم هەیە، ئەحمەدی مفتی زادەم هەیە، سعیدی نورسیم هەیە، مەلای گەورەم هەیە، مەلا عەبدولکەریمی مدەڕسم هەیە. ئەمانە بۆ سەردەمە تازەکە تەفسیری ئاینیان کردووە بۆ ئێمەی کورد. و من دەڵێم بۆچی سەرچاوەکانی تێگەیشتنمان لە ئاینەکە ئەمانە نەبێ؟ بۆچی بۆ نمونە فلانە هین بێت کە کەس کە تەفسیری کردووە ئەو بۆ خۆی بۆ خەڵکەکەی خۆی کردوویەتی، بۆچی منەوەی ئەو لەلام هینە؟ ئەوەی خۆم لەلام هیچە. لە کاتێکە یعنی هەر کەس بە ئینسافەوە بێ لێکدانەوە کوردیەکان بۆ قورئان سیرکە لەگەڵ بۆ نمونە لێکدانەوەکانی تر یاکە ئەوەی کە عەرەبیە، ئەوەی کە میسری و بۆ نمونە ئەوەی کە سعودیە، جوان تێدەگا کە یعنی تێدەگا کە ئەم لێکدانەوەیە قوڵترە ورترە. بۆچی؟ چونکە لە ناو کووردا مەوزوعی نەتەوە و ئەوەی کە هینا ڕەبت ناکرێ بە دینەوە و تەفسیرەکەت دەکرێت لە پێناو تێکستەکە خۆیان و تەنار تێکستەکە لە پێشاو دەگیرێت. بەس ئەوانی تر ئەوەی کە ینی بە جۆرێک تەفسیری دەکا کە لەگەڵ ئەوەی خۆیان کە بگونجێ، لەگەڵ ئەو عادات و تەقالیدی خۆیان بگونجێەوە. لێرەوە هەست دەکەم ئەگەر لە ڕووی زانستیشەوە بێ، من هەست دەکەم لەوانەیە تەفسیرە کوردیەکان ینی لە ڕووی زانستیەوە قوڵیەکی زیاتریان تیا بێت لە تەفسیرەکانی تر. بای وام گەیشت بێ کات.